بەڕێزان سڵاو ڕێز جێوەکەی خۆش و 5-6 دقیقە قسەتان بۆ کەم لەسەر حوتەمین ساڵەی مردنی نەوشوام سەفا. هەروە لە مەجموعەیە خەڵکەوە 2 و 3 شتە بینم کە بڵاویەکەنەوە، منیش پێشتر ڕائەکەی من ئەزان لە واقعا، بەڵام ئێستایش هەروە هەندێک قساکەم لەو پێودانگەوە. هەر بەڕاستی من لەگەڵ ئەو خەڵکانەمە کە وەکو قەبزە نوشتە 2 ئەنووسن و ئای باوکی هەژاران و ئای مفەکیر و ئای کاکی زانا و ئای تخوا کاکنەوشیروان بمایە ئاوا و پیاوە سادەکە و پیاوە نازانم ئەمە و ئەرێ کاکەوە ئێوە عیب ناکەن، ئەرێوە کاک ئێوە دا ناڕزێن، ئەرێ کاکەم کۆیلێ دێ تاکەی، ئەرێ کاکە ئێوەی تەجوبەی ئەم مێژوە ناکەن، ئەم مجامە لە سەخیفانەیە چییە ئێوە ئەیکەن بۆ خاتی دار و بەرد، کورە خۆ ئێوە ئینسانن، ئێوە پیاون، خۆ ئێوە ژنن، ئەبێ تۆزەی بیر بکەنەوە کاکە. باشە ئێوە کە ئاوا قساکەن بۆچی ئەچن ڕەخنە لەوانەیە گرن کە ئەڵێن مەلا مستەفا باوکی ڕۆحی کوردە و مەلا مستەفا ئاوایە و قوتابخانەکەی بارزانی و ئەی بۆ گاڵتە بەوەکەن. چ فەرقێکی هەیە کاکە گیان؟ کۆیلە هەر کۆیلەیە، کۆیلی مەلا مستەفا بی، هی مەسعود بارزانی بی، هینی جەلال تاڵەبانی بی، هینی نەوشوام مستەفا بی، هەر کەسێ بی تۆر کۆیلی بەڕاستی کاکە. پاشان ئێوە کە ئەم قسانەیەکەن، یعنی ئیتر ئەم کە لەسەری ئێوە هیچی تیان نییە، یعنی هەر بەڕاستی وەکو قەفەس وایە و بەتاڵە، ها، یعنی ئێوە ئەم هەموو شتە ئەبینن هەر ئەوەش بیرەکەنەوە. ئێخاک چۆن شتی وای بێ برای منەی هاوەر کاک تۆش ڕاستگۆ من لەگەڵ خۆتانە بە قوربان وەڵڵا عیبە بەشەرەف. من ڕێزم هەیە بۆ نەوشوام سەفا بۆ کتێبەکانی بنمونە، بەڵام ئاوا نییە ئەوەی کە ئێوە باسیەکەن. نەوشوام سەفا باوکی مناڵەکانی خۆیەتی بەتەنها، ئێوە عیبکەن لەو قسانەکەیکەن. وا مەزان کاکە لە ناو کووردا تەنها وەڵڵی باوکم نەوشوام سەفا و جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی و فڵان و فیسارەکان قەسەم بەخوا یەکسەر ڕێجیاوازیان نییە کاکە گیان، عیبە. بەڕاستی شەرمەزاریە کە من مەجموعەی خەڵک ئەبینم ئەیشیان ناسم کە هێن ئەو قسانەیە نووسن کاکە. باشە عەزیزانی من، ئێوە خۆتان تاوێ بیر بکەنەوە. ئەمانە لە ساڵی 56ەکانەوە بە ناوی شۆڕش و بە ناوی کورد و بە ناوی پێشمەرگایەتیەوە هاتوون و لە دوای ڕاپەڕینەوە هەتا ئەو ڕۆژەی مردوون دوو شەرەفتان چیان بەرهەمهێنەوە بۆ خەڵکی کوردستان. کاکە یەک شتم پێ بڵێن کە نەوشوام سەفا بۆ خەڵکی کوردستانی کردبێت، کە مەسعود بارزانی و جەلال تاڵەبانی و فڵان فیسار بۆ خەڵکی کوردستان کردبێت، تەنها یەک شتم پێ بڵێن کە بۆ خەڵکیان کردبێت. عەزیزان، حیزب وەسیلەیەکە بۆ بەدەستهێنانی کۆمەڵی ئاوات و ئامانجی ئینسانی. بەس پێم بڵێن ئەمانە چیان بەرهەمهێنەوە بۆ خەڵکی کوردستان؟ نەوشوام سەفا چی بەرهەمهێنەوە بۆ خەڵکی کوردستان؟ بەس پێم بڵێن بەڕاستی کوێی مفەکیرە، کوێی زانا و دانایە؟ ها ئەخە چی بەرهەمهێنەوە زەحمە نەبێ؟ ها لە دوای 34 ساڵ لە حکومڕانی هاوڕێکانی نەوشوام سەفا و بە خۆشیەوە ئەوەتە کە ئیسای بینیت. ئادەی پێم بڵێن لە ناو کۆمەڵەیە، لە ناو یەکێتیە، ئەوانەی کە لە ساڵی لە 76ەوە لەگەڵ ئەمان نابوون، ئەوانەی کە دەستیان ڕۆیشتووە، تو ویژدانتان جگە لە دەست چیتر دەرچوون؟ پێم بڵێن ئێوە زەحمە نەبێ چی کە دەرچوون؟ ئایا جگە لە کۆمەڵێ دەست چیتر دەرچوون بەڕاستی؟ ها قسەیەکی کودەواری هەیە، ئەڵێ پێم بڵێ تۆ کێ، ڕەفیقەکانی کێیە؟ پێت ئەڵێم تۆ کێیت. ئەمانە هەمووی ڕەفیقەکانی نەوشوام سەفا بوون لە شاخ و لە شارە کاکە گیان، هەر هەمیان دەست دەرچوون. پاشانیش نەوشوام سەفا یان جەلال تاڵەبانی لە ساڵی 67ەکانەوە لەگەڵ برای مەحما وتیان بنەماڵی بارزانی خێڵەکیە، بنەماڵی بارزانی نازانم عەشیرەت بازیەکەن، خۆشیان هەروە دەرچوون کاکە. جەلال تاڵەبانی یەکێتی و سامانی یەکێتیە بە کوڕەکانی خۆی، نەوشوام سەفای سامانی گۆڕان یا بە کوڕەکانی خۆی. باشە ئەڵەن چی؟ وەڵا نەوشوام سەفا 50 ساڵ خەبات و تێکۆشانی کرد لە پێناوی کووردا. بابە 50 ساڵی نەکردووە زەحمە نەبێ، هەمووی دۆ دەلەسەیە لە 77 چەند 77 هاتوتەوە بۆ لە ئەوروپاوە گەڕاوەتەوە بۆ لەو شاخا پێشمەرگە بۆ تاوەکوونەوە یەک. ئێستا لانیکەم کوڕەکانی خاوەنی 2 میلیارد دۆلارن بە گرد و بە نازانم بە کارگە و بە دەیان شوقە و بە ڤێلا و ئالم بابەتانەوە. تو شەرەفتان ئەگەر نەوشوام سەفا لە ئەوروپا بووایە، ئێستا بۆ مناڵەکانی ئەیتوانی دووخان بەجێ بێڵێ، ئەیتوانی دکتۆراکی هەبوایە لە نەمسا بیتوانێت 4 خانوو بۆ مناڵەکانی بکڕێ. کاکە ئەمانە لە سیاسەتا باشین پاریان بۆ خۆیان پێیا کردووە. ئەی هاوار، جەلال تاڵەبانی بە بن و بناغە هەسوالکەر بووە، ئێستا بڕۆ سەری پاڤۆڵ و قوبات کە بزانێت کە چی پاریان و سامانیان هەیە کاکە گیان. بنەی ئەحاڕەش هەر بە سوالکەری بردووە، بڕۆ سەری مناڵەکانی کە و کشەکانی کە بزانێت چیان هەیە کاکە. نەوشوام سەفا باوکیشی هەسوالکەر بووە، ئێستا بڕۆ سەری مناڵەکانی کە بزانێت چیان هەیە. ئەرێ کاکە عیبە برای من،
ئەرێ عیبە کاکە نەوشام سەفا لە دوجارە بە بێدەنگی توانی مناڵەکانی خۆی شاهانە بژێنێ وەکردنی بە خاوەنی ملیار دۆلار و ئێوەش بۆ خۆتان سیر خۆن و زۆر نالێبن ئێوە ئیتە ئەو قسە قۆڕە بە من مەکەن کاکە کاکنوشیوان خۆیوان نەبوو بەخوا ئەوە خەتای کوڕەکانی بوتخوا کوڕەکانی ئاوا بەرامبەری ئەوەیان کرد و مێژوەکەیان سووتان و زۆڵمیان لێ کرد جا تو خوا پیاوێ نەیتوانی بێ دوو کوڕی خۆی بە ئەخلاق و بە ئەدەبەوە گەورە بکە و لە دواییە کوڕەکانی مێژی باوکیان ئاوا پیس و چەپەڵکەن تخواوە باوکە جا تخوا باوکە بەڕاستی نەتوانێت کوڕەکانی خۆی بە ئەخلاق و پەروەردە بکە کە لە دواییە لانی کەم حرمەت لە مێژی باوکیان بگرن وەفادار بمێنەوە و نەبن بە کۆمەڵی دز و جەدە و ڕاوڕوت کرد نێ بۆ کوڕەکانی خۆی وا پەروەردە نەکە زەحمە نەبێ یعنی کەسێ نەیتوانی بێ کوڕەکانی خۆی بە ئەدەب و ئەخلاقەوە پەروەردەکە ئەتوانێت خزمەتی گەلەکەمان کە ئەتوانێت خزمەتی ئەو نیشتیمان و ئەو وڵاتە بکە کاکە عیبە بۆ خاتی خوا کورە کاکە وازە کۆلێتی بێن برایشینم ئەو شەوە خۆوتم کاکە من ئەو سەردەمانی کە لەگەڵ گۆڕانە پشتیوانیم لێکردن بە جۆرە ببوون بە مەچینە هەڵگیری نەوشوام سەفا کاکە کوڕەکانی نەوشوام سەفا بە جانتا دەلێن ئەبژات ئێمەش کرێکاریمانەکرد لە ئەوروپا ئەمان خستە خزمەتی بزوتنەوەی گۆڕان و ئەمان و ئەی گۆڕین کەشی کوڕەکانی بە جانتا دۆلێندا ئەنا ئەیان و ئارا مەحمەد ئەوە کاکە ئەو جانتایا و چی و دۆلارە ئەمان کاکە ئەوە وانە ئەوە کوڕانی نەوشوام سەفا ئەوە کاکە هەمووی دروست کراوە بەڕاستی ئەوە تەرتیب کراوە و نازانم فۆتۆشۆپ و ئالم بابەتانم چونکە بۆ لەبەری مەسینە هەڵگر بووین ئیتر واسە مەسینە هەڵگر بێن کاکە جەنیتر سەردەمانێ دوای نەوشوام سەفا کەوتین بە پرۆژەیەک هەبوو بە ناوی گۆڕان خوازی بەڵام ئێبە بوون بە مەسینە هەڵگری نەوشوام سەفا بە خۆشمەوە بە کاک ئارا مەحمەدی بەڕێزیشەوە مەسینە هەڵگر بێتەوە مەسینە فڕێبن کاکە گیان نەوشوام سەفا دروی کرد نەوشوام سەفا هەمومانی فریوە نەوشوام سەفا گۆڕان و بسووتنەوە هەمووی دروست کرد لە پێناوی ئەوە کە لە جا تاڵبانی گرەوەکە بەرێتەوە لە دوایی هەمووی یا بە کوڕەکانی خۆی و تەواو کاکە نەوشوام سەفا پیاوێکی فری و دەربوو پیاوێکی ساختە بوو لە حەقەتە بۆشی ڕاز نەڕەن کاکە کو تۆ شەریف بن تۆزێ پیاو بن کاکە تۆزی ئینسان بن بەڕاستی کاکە گیان ئەگەر لە شوێنێکا تۆ هەڵخەڵەتای یا خراپەکرد اعتراف کە کاکە وەکو ئارا مەحمەد بڵێ ئێمە وەمان ئەزانی نەوشوام سەفا حەزەتی بارانە وەمان ئەزانی پیاوێکی پاکە وەمان ئەزانی غەدرمان لێ ناکە وەمان ئەسوانی چونکە لە نەوەیەکەوە هەتاوەکو دوای گۆڕانیش نەمان ئەزانی کە دزی و فزی چی کردو ئەوە بە فریشتەمان ئەزانی لە دوایە دروی لەگەڵا کردین و هەمووانی فریوە خۆ عیب نییە کاکە ئینسان لەگەڵ ڕاست بڕۆ برایشین خێچێکە لە شوێنێکە کە تۆ دۆڕاندە بڵێ دۆڕاندومە لە شوێنێکە کە فری درێ بڵێ کاکە بەداخەوە فریم خوارد باش نییە ئەوە ڕاست و ڕان بڵێ ئیتر ئەم قەوانە کۆنە لێمینەوە هەر هەموو نۆزدەی پێنجێ ئای کاکەنەوە مفەکیر بوو کاکەنەوە وەڵڵاهی نەمفەکیرە بەخوا نەتەڕماشە بە قورئان نەوشوام سەفا و جەلا تاڵەبانی و مەسعود بازانی و مەسعود و نێچیر و پاڤڵ و قوباد و حەمە لاپتۆپ و فڵان بە قورئان زەڕێ جیاوازیان نییە والله هەمویان وەکو یەکوان کاکەم هەمویان کۆمەڵێ بازرگان و قاچاقچی بوون بۆ شاخ و داخەوە تا کوڕی کوردیان کوشتیوانە لە دوایە هاتنەوە بۆ ناو شارە ئەمەیان کە کردیان کە بینیمانە کاکە لەبەرەوە عیبە بەڕاستی مەڵێن وەڵا نەوشوام سەفا خۆی زۆر پاک ئەی پاک بۆ گردەی شێ زەحمە نەبێ ئەگەر نەوشوام سەفا پاک بوو ئێوە پێ بە من بڵێن عەزیزان ئەوە کاکە من بەیانی وەکو ئارا مەحمەد پەیوەندی بە پاڤڵ تاڵەبانی یا بە قوبادەوە هەکەم بەڵام کاکە ژیان وەرن کاکە من ئەمەوێت بینایەکەم لە سلێمانی هەبێ و ئەمەوێت کاری میدیایی بکەم ئەمەوێت ڕادیۆیەکم هەبێ ئەمەوێت تیڤیەکی داخلیم هەبێ و ئەمەوێت کاری ڕۆژنامەوانی و ئەلەم بابەتانە بکەم لەسەر کاری وشاکەم زەحمەتی بە 2 ملیۆن دلارم بنێ ئەگەر ئەمەیان نامێ ناڵن ئارا مەحمەد خۆی فرۆشت نان ئارا مەحمەد خائین بوو نان ئارا مەحمەد بۆ پیاوی پاڤڵ و قوباد و ئەلەم بابەتانە هەزارێک بێحورمەتیم پێ ناکەن ئەی بۆ نەوشوام سەفا 10 ملیۆن دۆلاری کاشی لە جەلا تاڵەبانی وەرگرتووە بەو گردەوە کە ئەیبینی ئیجازەی کارگەی ئاسن بۆ چیمەنتۆ وەرگرتووە هەرەموو ئەمانە ئەی باشە بۆشی ناپرسن نەوشوام سەفا 10 ملیۆنی بۆشی لە تاڵەبانی وەرگرت بۆشی ناپرسن تاڵەبانی تۆ 10 ملیۆن لەکوێ بوو بێ بە نەوشوام سەفا زەحمە نەبێ مارەی دایکتە لە باوکتۆ بۆ ماوەتەوە لە شێخ حسامەدینەوە بۆ ماوەتەوە نەوەڵڵا پارەی ئەو میلەتە بووە پارەی من تو بووە نەوشوام سەفا وەریگرتووە حەپەلوشی کردو بۆ خۆی خواردوێتی کاکەیان گردەکەشی دوایەوە بە منداڵەکانی خۆی کاکەم اینجا مەڵێن وەڵا حاڵیاسم لەنەوە بە عومەی سەعەلی ئۆڵم کاکە ئەم بزوتنەوەی گۆڕانە ئەم پشتە هینی کوڕەکانی نەوشوام سەفایە هینی ئێوە نییە جەماعەتی عومەری سەعەلی و ئالم بابەتانە لە منی ببیسن ئەمە دنیای سەرمایەداریە پارە لای کێ بوو دەسەڵات لای ئەوەیە گردەکە بە ناوی تاپەکەی بە ناوی چیاو نماوەیە سامانەکە هی ئەوە
تلفزيون هي أوا ميديا هي أوا كارجي آسن هي أوا هر همشتي أمانة هني نشوام صفاوي كركانيتي كاكا خو نشوام صفاوي بيأتي جيلو جوز نبو عقل بوا بلوي بمري أيتواني دابني شيء بله هر خوي بزيندوي أو كاتي كجاري دوم قريو بو قدك وقسيان دقاوتي من تندوسين باش وأنا بابتنا أيتواني خوي هم كيش كان حلكة براسي أيتواني بلهم كارجي بو كركانم دبري أيندي شاني بو خوان مشين أم قديش بو أما بو زانكو بو فلان نا بلام خوي كل بكري شربت شركي لخوي بري بو شركة أيزاني همش تبناي خويتي كمل أبي بي كركاني عقلانا إيش كان خوي كل بمنالا كان خوي كاكجان عقلانا في لندن كلو بوكشكي خوي كاكجان كشي إيوي سوال كر رزم هي نانتا نيبي خون كشي دو روج إيوه أنو سن مجموعة كان كاكنوا بيرمن دكي كول بياو باكا كباوشي هجارة كان كنا داوشين يا أخوان ودا عيبة كاكا توزي أمكان لسنة خول بعدوش تيبجي كاكا إيوه لا خو ادعاء آزادية كان لا خو إيوه ادعاء آلو قورو أبلا بابا تهنية كان كاكا عيبة براسي بلاش يدم أما تشم منطقيك كاكا إيوه قصيبية كان بخوا زوزر عيبة كاكا والله كاكا نوى دزبو بخوا كاكا نوى تشتبو بخوا كاكا نوى هم نفريودا قسم بخوا من مسؤول بازاني وجلال طالباني بيش شريفتي لنشوام صفا شنك بو جلال طالباني ونوج مسؤول بازاني نانو امين ايغورين هاد عزلو شنن هنا ودريان لقى خلقانك كاكا دزبون مافيابون تشتبون دنيان بو منالا كان اخوان وبو خوان ويست بلان نشون صفا وتي من أمي عاقبتكم خير به أمي آلو غوركم بو أوهاتم غوران كاريكم أمي أمبكم أوكم دويش راسي نكت لدويا دريك أجر إيوه أم راسيانا بلنشية لتخوين أتسن بوي إسات شوار خارجين بأرام محمد بأرام محمد خور دايشي واي وخشتي واي وخوي بأخلاقه وخوف روش وبياوي أمو بياوي أو بوي أمسك كاكا التخوين ما تسن كاكا ما تسن براشينم أجر أرام محمد باك به همو دنيا بلا بيسا بخواهر باك أجر أرام محمد بيس به بونمونا همو دنيا بلا باكا بخواهر بيسا كاتم ما تسن لتخوين راس برون راس كاكا راس برون بقول بانتان بم أكري لهلو مرجكا منو شوام صفا بيوندي كرد دفاع عملية كرد دصار بو قران كاري من شو زانو فريمان ده بلان فري بيدين يست الدفاع إلينا كم براسي نفلتي لي كم يسا براسي أو كسي فيلم ليبكا نفلتي لي كم لحقيقته من شو قبولي كم كشو كراك وبن بخاني ديان وصدام مليون دولار بلا أمام عالمنا نبي بيخوا إمش هلوكو كر دابنيش نبلين كاكا نواباوشي هجارة كان بو بشرف مخجلتي كيش باشا بخوا عيبا بخوا همو اوانيك امشش حوكسي كاقام لي انا اوشتانا انوسن اواني شاني بساتان لسر اللي انا محمو بخوا ايوش هالكويلن براسي ايوش هالكويلن قسم بخوا كلين نوشوان بيه كسيبي تور كويلي براسي دبلو تاجي كان مع التكاكا عيب براشينم نوشوا مصفى سرب كتاب خانكي ملام صفايا جلال طالبين سرب كتاب خانكي ملام صفايا هدو كان كادر واندامي بارتي ديمقراطي كل سنه بون لصغري شخص كان لا رجنامي رزقاريو دعاء جابوا تو بالي مكتب سياسي ام دعاء جلال طلباني كنتو اوان كج بنمالي بازاني بخوان روشون هاد كان يكشتم عزيزاني ارام احمد هل لبر اويشه لباشوري كردستان قران كاري ناكريد باباش بيزان عزيزاني ارام احمد اوي كده بنمالي بازاني لما صفات جابوا جلال طلباني نو شخص ابراهيم محمود لدعاء هسه كان بونو بوان اوي كلا قران دول كوتو هادو دعاء همين ابنو بچي بهمان اقل بونمون إيسا لاهور الشرجنجي ليستينية باجنية شنك ما جلال طلباني مايميتي شنك قطاخي جلال طلبانية ناتون انتبريني هاد همان أقل جلال طلبانية أقل جلال طلبانيش همان أقل بنمالي بازانية نوشو عم صفاش هل بها ماشكل كرة كانشي هل بها ماشكل بافل وقبات هل بها ماشكل عمري سي عليا كان هل بها أما أنا همي ليك حلقة جيان كدوا كناوي القي ملايزمة القي باتيو بنمالي بازانية لمت ينبريون لشخص كانوا اخواني خلق الرجل لمت ينبريون هل لبروي قران كاري ناكري بديان جروب لما نجي أبيته وأرواح حزب دروسك ريخرا ودروسك لدواجار أبيته وبوان شنك عقلك هرها همان عقله همان تصوره همان جهان بينيه هيش فرق ناكن خوش يسالي أرام أحمد همو أوانيك أمره لباشوري كردستان ببارتي وبيشتي وبقوراني قدك وبنارازيكاني قوران وبجروبك علي حما صالح كان وبهر هميانو همان عقلا هيج لمسألة كنا قري يعني جروبي كعلي أبى عند البرلمان بشان كرسي هنا هيج لمسألة كنا قري لا هو الشرجنجي شان كرسي بين هيج لمسألة كنا قري تواو شنك للرجال خل بجادن وبرلمان وأنا بابتانو قرن كريم ناكري عزيزاني آرام أحمد راسي كان بلن بقرآن زرنا كان كاك اللي يعني كان بيدنق بن يعني شيء قلت لهم قصة قرآن نسي شيء يعني بوش خوناشي نكي كاك
بۆچی خۆ ناشینەکەی کاکە بۆچی ئەنووسی ئای کاک نەوشیروان 50 ساڵ خەباتی کرد و تێکۆشا و تەڕەماشی کرد وەکو فەیدن عەبدولقاهر وابوو وەکو مەلا بەختیار وابوو وەکو نازانم دلێ سەیمەجی وابوو وەکو محموود سەنایی وابوو وەکو هەموو ئەمانە وابوو خۆلوان باشی نەکردو ئەگەر باشی کردو ئێوە پێم بڵێن بەسەر چاو من لە خزمەتانە ئەگەر نەوشیروان سەفا توانیوێتی یەک نان بە سفرەی ئینسانێکی کورد زیادکە من لە خزمەتانە ئەگەر توانیوێتی ژیانی خەڵک باشکە من لە خزمەتانە ئەگەر توانیویانە گەلەکەمان بگەێنێتە کەناری ئارامی من لە خزمەتانە ئەگەر نەوشەفا توانیوێتی شتێک بدا بە مێژووی گەلی کورد کاکە من لە خزمەتانە ئەگەر نەوشیروان سەفا بچووترین خزمەتی کردووە بە خەڵکی کوردستان کاکە من لە خزمەتانە چی کردو نەوشیروان سەفا ئێوە کوردستانە بەشێکی عەجایب بەخێر کاکە ماندێلایە جیڤارایە ماوسی تۆنگە حەزەتی محەممەدە خەڵک لە جەهل ڕزگارکە چی کردو نەوشیروان سەفا ئەی هاوار ئێوە بووە ئەکەن مەجموعە کتێبی نووسیوە دەستی خۆش بە ماڵی ئاوا بێ شەڵا نەوشیروان سەفا هەساسی نەکردایە شەڵا هەر خەریکی کتێبەکانی بۆ هەل لە عەزەڵەوە بنمونە بەڵام سیاست ناشینی کرد لە دوێژە شەبەتای بەداخەوە بوو بە باوشێکی کلاسیکی خۆی مناڵەکانی دەوڵەمەند کرد و تەواو کاکە ئەگەر نەوشیروان سەفا لە ئاخر و ئەخری تەمەنیا ئەو کارانەی کە کرا نەیکردایە ئەشۆی بلا منیش هەتای هەدیفەعم لێ کرد بەڵام مادەم مناڵەکانی خۆی کرد بە ملیۆنێر بەخوا لای من نرخی یەک چڵە پوشی نییە بەخوا حاجی عەلی باوکم بەیانی هەسێ دا بنیشێ لە پێناوی ماڵ مناڵەکانی خۆیان بڕوا دایان بلێنرا بزیێکە ئێستا ئەو لە ژیانیشان نەماوە بەخوا من دژایەتی یەکەم کاکە لەبەرەوە عەیبە ئێوە ژواتان کام قسانە بکەم کاکەژیان نەوشیروان سەفا لەگەڵ ئەوانە جیاوازی نییە کاکە جیاوازی نییە و تەواو کورد و کرمانجی نەوشیروان سەفا خائینی مێژووە وەکو تەڵەبانی وەکو مەسعود بارزانی کورد و کرمانجی پێتان بڵێم نەوشیروان سەفا درۆزن بوو فری و دەربوو ساختە بوو وەکو جەلال تەڵەبانی وەکو مەسعود بارزانی وەکو نێچیر وەکو مەسعود وەکو ئەم بابەتانە هیچ جیاوازییان نییە خۆشەویستان تەواو هات گۆڕانی دروست کرد هەمووان یارمەتیماننا بۆ ئەوە بوو کە ئێمە گۆڕانکاریکەین نەوشیروان سەفای بۆ ئەوە بوو کە جەلال تەڵەبانیەکێتی بخە تەواو خچیشی تا حدێکە ناسە خچێ سەر پلێدێکێتی چوو لەگە بنەماڵی بازانێ دەستیانە بوو بە حکومەتی دروست کرد لەگە بنەماڵی بازانێ لە دواییشا بەلوێ بمرێت چرکەی لە خۆی بڕی هیچ شتێکی نەکرد هەسا هەموو شتەکانیا بە کوڕەکانی خۆی بەکچەکەی خۆی تەواو کورد و کرمانجی جاهێڵە چی بەخوا کاگارام ئەو کاکە نەوشیروانە کاکە وەسێتی هەبووە بەڵام ئەو کوڕانی خوێڕین کوڕەکانی شاردیان تۆ وەسێتەکە لە تخواوەرە اینجا شێخ نەرەوە بمێنێ تخۆ ئەمە قسەیە کاکە ئەمە قسەیە بەڕاستی وەسێتی چی کردووە کاک وەخوا وەسێتی نەبووە بەخوا هەر هەمی درویە کاک اینجا دوای من جایش کەوتم من لەگەڵ حەقیقەتە لەگەڵ واقعە مامەڵاتم لەگەڵ خەیاڵا نایکەم کوا وەسێتەکەی زەحمە نەبێ نیەتی وەکوتیشم جا کوڕێ ئەوە خوێڕی بێ باوکی وەسێت کا پشەی بیشارێتەوە کەواتە باوکیشی هیچ نییە بووە بۆیە کوڕەکانی وا خوێڕی پەرۆ دەکردووە لەبەرەوە چیاو نەما دوو ئینسانی خوێڕی و دەنیئن دوو ئینسانی سەخیفن بەڕاستی دوو کەسی سوالکەر بوون بە بنەجار باوک و باپیر و ئەژدا و هەو پشتیان سوالکەر بوون بۆیە بوون بە خاوەنی پارە ئاوا بوون بۆی کەیسایبین وەڵە خۆی هیچ نین لە ڕاستیە بەڵام ئێوە عیبەمەیکن فلستان پێ نییە نانتان نییە کارەباتان نییە ژیانتان نییە کوڕەکانی نەوشیروان سەفا شاهانە ئەژین خاوەنی سەدان بلیۆن دۆلارن کەشی دانیشتن درۆکەن بۆ نەوشیروان سەفا نەوشیروان سەفا پیاوی چاک بوو ئەک بە نەفرەت بی نەوشیروان سەفا وەکو 10 ساڵە تەمەنی ئارام ئەحمەدیشی کوشت بە نەفرەت بی نەوشیروان سەفا حتا ئەو ڕۆژەی لەو ژیانە ما بن نەوشیروان سەفا من بەس دژایەتی دەکەم بەس ڕسواتەکەم ئەو مێژوە پیسە هەڵ ئەدەمەوە ئیتر هەندێک کەسیش دانیشت یەک جێی دێنووسیوە کاک وەرە قسە قۆڕان هەڵگرام چیرۆکانی شاخ واز لێ بێن کاکە ئەم چیرۆکانی شاخ واز لێ بێن چەند ساڵ بۆ شاخۆ بن هەمووتان دوای دەستان کرد لەو شاخەی کەرگای بن دوای لەسەر لە کوردستان هەمی خەریکی فەسادی بێ ئەخلاقی بێ ڕەوشتیە ئێوە کەی ئەخلاقۆتەتانێ کاکە لە شاخە وای کرد و کاکەنەوە ئەمە بوو کاک نەوشیروان وا هات و ویستی وا بکە و ویستی وای نەکە ئەو قسە قۆڕان نایخوا بەڕاستی بەلای ئیشی خۆتانە کاکە برادر هەیە یەک ڕۆژ یەک جێی دێنووسی و ئەمەنە واتانە ئیش و کاربانی نێوشە قۆڕانە بخوێنینەوە کاکە بڕۆ بەلای ئیشی خۆتەوە بابە کاکی خۆم بڕۆ بەلای ژیانی خۆتانەوە چاوە ڕاستەکەی من نەوشیروان سەفا و تاڵەبانی مەسعود بارزانی یەکشتن کاکەی کورد و کرمانجی ئیتر خواتان لەگەڵ و ئەوە لە ساڵیادی مدنی نەوشیروان سەفا بوو هەزار نەفرەت لە خۆی و لە کوڕەکانیشی کە ئەو پەنیان بە ئێمەیە